بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیزی فلاشباک. لەم بەرنامەیەدا دەمەوێت فلاشباکێک بکەم و بگەڕێمەوە بۆ ناو زیندانەکانی ڕژێمی بەعەس. یەکێک لە چیرۆکەکانتان بۆ باس بکەم لە زاری خودی یەکێک لە زیندانیەکانی دەستی ڕژێمی بەعەس. ئێستا من لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانیم، لەگەڵم وەرن بەناو زیندانەکانە بۆی کە یەکێک لە میوانەکان کە زیندانی سیاسی بووە و تەمەنێک لێرە زیندان بووە لێرە میوانوە. خۆشەویستان، میوانی بەرنامەکەم بە مەلا حەمەسووری سجن ناسراوە. دیارە ئەم لەقەبەش لێرە وەریگرتووە. دەمەوێت بچمە خزمەتی میوانەکەم. ماوەستا سڵاوت لێبێت. بەخێر بێ. سپاس بۆ دەرفەتێکە بە منت بەخشی. فرمودانیشە. ئەمەوێت لێوە دەست پێ بکەم بۆ ڕێتکەوتە زیندانەکانی ڕژێمی بەعەس. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. زۆر سپاس بۆ کەناڵی پەیام دەکەم بۆ ئەم دەرفەتەی کە ئەم مێژووە زیندوو دەکەنەوە بۆ گەنج و لاوەکانمان بۆی بزانن ئەم ئازادی و ئەم شتانی هاتوۆتە پێش هەروە بە هەمووتە نەهاتووە. سوپاستان دەکەم کە یەکمین کەناڵە بەو شێوەیە ئیحتیمام بدا بە مەوزوعێکی لایەنە ئیسلامیەکان بەو مێژووی کە لەناو ئەم ژوورانەدا دروست بووە. من ناو محەممەد قادر کەریمە ناسرا و مەلا حەمەسووری سجن، خەڵکی گوندی خوڕخۆڕەی دۆڵی جافەتی، کوڕی قادرە سووری شەهیدم گە سەرپەلێک بۆ لە سەرپەلەکانی پارتی دیموکراتی کوردستانی ئەو کات لەگەڵ مەلا مستەفای بارزانی و ڕەحمەتی خوایان لێبێ. ساڵی 74 باوکم شەهید بووە. لە دوا ئەوەی گوندەکانمان تێکسوونە هاتینە بنگرد هەیە مجەمعی بنگرد، لەوێ دەستمان بە دەرس خوێندن کرد لای مامۆستا سەید ئیبراهیم ڕەحمەتی و ئەوان ئەوەی لە حەج وەفاتی فەرموو ئەو ساڵی گەهێنانەوە بۆ ئێرە. دوای یەکێ لە ساڵەکان مامۆستا عەلی باپیر لە ساڵی 85 هاتە ئەو مجەمعی کە لێی بووین وتارێکی دا، هەندێک وتاری دا و کە باسی مەزلومیەت و هەندێک مەواضعی کرد. ئیتر ئێمە ژوور دەوردا ئەو کابرای هاتە بەردڵمان بەڕاستی. لە دوا ئەوەی مجەمعەکەمان مظاهرەیەکی تێدا بوو تێکس و ماڵمان چوە ڕانیە. لە ڕانیە لە ئەنجامی ئەو جموجۆڵە ئیسلامی کە دروست بوو لە ساڵی 87 تقریبەن هێزی چەکداری ئەعلان کرا و چوە دەرەوە. ئێمەش لە نێو مزگەوتەکانەوە بەرەو ئەو نورە ڕۆیشتین بە نوری لێ حاڵی بوو، نوریش بوو الحەمدولله کە تا ئێستاش بەردەوامە. لەگەڵ مامۆستا عەلی باپیر لە هێزی حەمزە لە ساڵی مانگی 2088 چوومە خزمەتی لەوێ لەو هێزە بووین. ترەوە بۆ هەتا شەڕی عێراق ئێران وەستا لەوێ بووین. شەڕی عێراق ئێران وەستا لەگەڵ مامۆستا عەلی باپیر وان چووینە دیوی ئێران. لەوێ ڕوخسەتم لە مامۆستا عەلی خواست لە نەغەدە کە بە ئیشێک بێمەوە ناوڕانیە و کاتە تەبەن سەر حدودەکان قەپات بوو. شەڕی عێراق هەموو حدودەکانی قەپات کرد. وتم مامۆستا هیچ شتێ لە گۆڕێ نەماوە، ئێستا هەر دانیشتنە لە ئێران ئیشێکم هەبووتم دەچمەوە بۆ خوارەوە. طبعا ئەمە لە مانگی 1970 ئەم شتانە گەیشتینە دیوی ئێران. بەس لەمە لە 6/9/88 سەدام عەفویەکی دا هەرچی لە دەرەوەیە بێتەوە، هەرچی سزنە ئازاد بکرێ. گوتم مامۆستا فرسەتە لەگەڵ ئەوەی بڕۆمە ناوێ وازانم خۆم تەسمیل کردوتەوە. مامۆستاش ئەو کات گوتی ماوەتی کاک حەمەسوورجان ئەندامی ئێمە نابێ خۆ تەسمیلی بەعسکەنەوە بە هیچ شێوەیەک. مامۆستا خۆم تەسمیل ناکەمەوە. هەوی تەلەبەم پێ بوو پۆلیسەی ناوەندی بووم دەچمەوە بە ئازادی خەڵک وازانە خۆم تەسمیل کردووە. تەمەنت چەند بوو پۆلیسی ناوەندی بوو؟ ئەو کات ماوەی 72 ئەو کات تەمەنم 15 ساڵ بوو، 15 ساڵ 16 ساڵەوە پێم 16 نەبوو. ئێتر ئەوە بوو تەمەن بە ئەمری مامۆستا هاتمەوە بۆ ناوەوە. لەو لەگەڵ هاتمەوە ناوە شەهید کەیوان هەیە، شەهید کەیوانەوەی بەناوبانگە و یەکێکە لەو برادلێر و جەنگاوەرە بەڕێزانەی کە لە ڕێکخراوەکانی دزوتنەوەی ئیسلامیدا بووە و دەستێکی باڵای هەبووە لە کاروباری و لە ناوبردننی سەرانی بەعس لە ناو سلێمانی ساڵی 1970 ئەوە تعارفم لەگەڵ کاک شەهید کەیوان کرد لە ڕێی کاک تاها بابەکری ڕانیە برێ مامۆستا حەسەن بابەکر ئامۆزایەتی بەڵام بە هەویە برایەتی. تعارفم لەگەڵ ئەو کرد لە ڕێی کاک تەهاوە، تعارفم لەگەڵ کاک شەهید کەیوان کرد. هەندێک ئیشێ بوو کاک شەهید کەیوان ئیتر ئیشەکە نەڕەخسا لەو کاتەدا بڕووە. گەڕایەوە سلێمانی تەمەن هاتە ڕانیە، گەڕایەوە سلێمانی. لەگە گەڕایەوە سلێمانی کەشف بوون ئەوان حکوومەت پێی زانین تقریبان شەبەکەیەکی زۆر گەورم بە حەقەت من نەمزانیوان ئەو شەبەکەیان. بەس کاک شەهید کەیوان و دکتۆر لوقمانی بازیان ئەو دوانە هاتن بۆ لام بۆڕانی ویستیان هەندێک ئیش بکەن لەو دەبەرە. ئیتر لەبەر زۆری و تەشەدودی بەعس ئەو کاتە مەجال نەبوو هیچ بکەن و گەڕانەوە بۆ سلێمانی.
ئەوە بۆ ئەو شەبەکەیان کەشف بوو. بەتە تۆڕێکی تەنزیمی ڕێکخراوی تقریبان هی بزوتنەوەی ئیسلامی بوو کە کار و چالاکیە کردی بزوتنەوەی ئیسلامی وکات. بەڵێ چۆن تەبان لە ڕانیە شەبەکەی ڕانیە شەبەکەیەکی یەکجار گەورەی تێدا بوو، یعنی کاسی لەشکری ڕەحمەتی ئەو کاکسەی جەلالەکە هاهۆڕی زیندانیمە ئیتر چێ بڵێم شەید کۆساری کا عومەر سۆفیانی شەهید و ئەو بەڕێزانەی ڕانیە کاکتا بابەکر کاکمەحەمەد بابەکر ئەوانە هەر هەموو خەڵکێکی زۆر بوون لە ڕانیەدا شەبەکەیەکی قایم هەبوو. ئەم شەبەکەیە لە ڕێی کاکتەهاوە نازام ڕەبتیان بەیەکەوە گرێدا بوو. ئیتر ئەو شەهید کەیوان جیرانێرە لەگەڵ جیرا دوای 2 مانگ بە جیرانی ئەو هاتن بۆ ڕانی منیشیان گرت. زۆر باشە لەکوێ گیرای؟ لە ڕانیە تەبان لە مزگەوتی ناجیخان لە ڕانیە نوێژم دەکرد، نوێژی عەسرم دەکرد، ڕکاتی یەکەم هەستامە و دەورەیاندا چوونە ماڵ من لە ماڵکیان لە ئیشە لەسەر ئیشادەشی نانەواییم کرد ئەو مدەیە لە نانەوەکردیان لە مزگەوتە و لە ڕکاتی یەکەم هەستامە و دەورەیاندا بردیانم بۆ ئەمنی ڕانیە لەوێشەوە بۆ ئەمنەکە حەسیب ساڵحەوەی ئێرە کاتی چەند بۆ ڕۆژێکە گیرای؟ ئەو ڕۆژێ ئەگە گیرام 12/88 بوو 12/88 ساعت 2 پاژنی ئۆڕۆ 2 پاژنی ئۆڕۆ بوو. ئەو تعزیبانی کە باست کرد شەید کێوان هەمووی ینی هەمووی بەسەر شەید کێوانە تاقی کرابوویەوە لە نینۆک دەرهێنان و ئەمانەیە ئاگام لە ڕاستی بڵێم ئاگام لە نینۆکەکان نەبووە بەس داخردنی هەبوو هەڵواسین ئیشەڵا گە چوونە ژووری تعزیب پێشات دەم چۆن هەڵدەوازێ هەڵواسین کارەبا بینەران پێویست ناکان دێشت بشارینەوە کارەبا لە عەورەت و لە زەکەر چۆن پەنجەی خۆت دەگری ئەوە کارەبا لێ دەبەست کارەبا لێدان فەلەقە وەزایدن کێبڵ یعنی دەهات دەستی دەشۆری بە ماسیحە لە پشتیان دەدا ماسیحەکە دەو بدوولێت هەڵی دەگرتەوە دوورەتێکی دەکرد بە چوار لەت ئیتر هەتا ئەو ماسیحە کەلچی پێچێشانی دەبا لەسەر بەس دەست شۆرین پێیاندا کێشە بە شەهید کێوان ئەوە نەکات لە ئیسلامیەکان ئەلەو ژووری ئینفرادی ئەو شەبەکی کاک شەهید کێوانی شەهید ئەوە خۆی و 33 نەفەر بوون کە 24 ڕەمیگرا ڕسمەکەشان هەیە ئەوە یەک جەماعەتی کۆمەڵە گیرا بوون هەم کاک کەیوانێک کەیوان علی بوو وابزانم لە سوورەدی ئەو منتیقە گیرا بوون کە ئەوانش بە حەقەت لە سجندا ببوونە ئەهلی نوێژ و دین و دیانەت وەکو ئەوەندی من ئاگام لێبێ ئەوانش 5 نەفەر بوون لەسەر کۆمەڵە گیرا بوون ئەوانش هەبوون و شەبەکەیەکی کە مامۆستایان لە تەربیە گیرا بوون لە تەربیە ئێرە لەسەر هەندێک مواضیع گیرا بوون ئەوان لەگەڵ بوون مۆسا محەممەد شماشی دکتۆر سەردار خەڵکیشی زۆر میتر ڕاستی هەموو لە بیر ئەمانەی کە باس کرد هەموو لە هێشتا لە حەسیب ساڵح لە ئینفرادێکە بەڵێ بەزێک چوینە پشتی ژوورە گەورەکانەوە طبعا ئەنجا تعزیبی من دەستی پێ کرد تقریبا لە مانگی 3دا بوو بانجیان کردم لەو سەرمایە ڕوتیان کردمەوە لە دواوەڕاخنی ئەواسیم شێوازی هەڵواسینی کرد پێشاندن هەڵواسیمەوە هیچ بە ڕوت و قوتی کارەبایان بە جوانی لێبەستین لە عەورەت من عیب نەبێ کارەبایان بە هەندل بەڵام بە هەندل کارەبا بە کێبڵ لە دواوە لێدا و تەڕی شتکەن ئەنجا بەو قوڵفەش هەڵواسراوی یعنی دەوری 2 سەعات لە تعزیبێکدا بووم ئیتر نازانم چۆن ڕوحی دەرناچێ بەڕاستی وتیان دەبێ ئێعترافکەی گەتۆ لەگەڵ ئەو لایەنە ئیسلامیانە بووی تەبان ئەوەی هەبوو حیزب بەعەس شتێکی هەبوو ئەگەر بیویستا بتوژە دەیکوشتی بەڵام ئەگەر بە قانون بیکردا دەبوو ئیلا ئێعترافکەی منیشتا طبعا الحمد لله بإراديشي بولاينوا وما وصلني بداني لقال من هم مشاهدا أبد الحمد لله زور مقايمتون توليتم كذا ناس مهم بهيزنيو كتابك من يجرا أو كاتي دكتور عماد الدين خليل وابزامي أوا الجهاد والتصور الإسلامي يقول أم جهاد والتصور الإسلامي ويتوشتيش لبنه أم تزور تعزيز مثلا أم موضوعنا وهات ما طبعا كليل بشاري حرس كوابون كليل زيادة اللي دوصات كليل بوامو عليكو بارس ألمنيوش بيا ورقم جوركي بيوبو قلتي بيبا بو جوركا خوا عليما أما وكو أم تسبيحي وابو قهات مدر يعني دستم بربو على أساس بحسابي خم دستم بربو أو يصير دكم دستم مال دوايا أو دستم لا إيش كوتن لا إيش توا هيك شيء ناكريت دستم هرب بس يعني إيرادان أم عصبي صورابو لا إيش كوتو كاك شيرواني باسم كاك حازي رحم بينزويني بنزاو بينزروش دستي لا إيش كوتو بتواوتي كما وصل أحمد حلاقة كأسوان لسبوزتنو إسلامي جرابون أوان لجوري سوارده بون لجوري دوازده بون لجوري سيزده بون كبراسي زو سباسي أو برايا دكم كأسوب يا ما وصل أحمد بو كبراسي زور همتي دامي دي ما وصل حمسور كبتي كاك حمسور وكات تي هر ساعتي تي هالدارنك ساعات 2 ساعات حفتي 2 حفتي همت قايم به بتعذيبي كم نخوت ونبيلو باوركت ونبران السرشورنكي لذي پروردكراوي براستي كدبي زۆرتون تۆڵبی واتەی دڵنەوەی یەکتریشتان نەکرد بە قسەکردن کاتی دەما بینی حرەسەکان دیار بین
مەزای قسەمان هەبوو و لەو ژوورە نوێژمان بە جەماعەت دەکرێت الحەمدولله تەسبیحاتمان دەکرد نوێژمی خۆمان دەکرد یعنی کاتی حارسەکان داهاتن مانعی نوێژ نەبوون بەڕاستی مانعی نوێژیان نەدەکرد چەند ڕۆژ لە حەزیب ساڵح مایتەوە 6 مانگ لەوێ مامەوە 6 مانگ یعنی زیاتر لە 10-15 جار ئەم تەعزیب و بێنە و بەردێگە پێیان کردین بەڕاستی یعنی ئینسان هەڵدەوەشێ هەڵ یعنی ناخت دەسووتێنێ کاک سەید جەلال لەوێ هاتگیرە ماوەسا سەید ئیبراهیم هاتی ماوەسا حەمەسوور هیمەت وتی کاک حەمەسوور هیمەتت چۆنە ماوەسا ئینشاءالله پۆڵان بە ئیزنی خوای گەورە بانجیان کردم بۆ شاهدی ئەوان کە کاک ماوەسا ئیبراهیمی چۆن دەناسی کاک بەکر سیدیقی چۆن دەناسی وتم بەس مجرد ماوەسا ئیبراهیم ئیمام و خەتیبێکە دەناسرێ و کاک بەکر سیدیقیش کابرایەکە و خەریجە و خەریکی ئیشکاری خۆیەتی هیچ مداخلی بە سیاسەتەوە نییە دوای ڕۆژێ بانجیان کردم بۆ دەرەوە لەگەڵ شەهید کێوان و ئەوان ڕسمی ئەوانیان گرت ئەو ڕسمی مانگی چوار بوو ئەو ڕسمە بۆ خۆم لەوێ ڕسمیان ژیرا ڕسمی منیشیان بەجیاگرت چونکە من لەنێو ئەو شەبەکەی ئەواندا نەبووم لێرە بەس ئەو تعارفمان پەیدا کرد دوتر خوای گەورە تەقدیریەوە بوو کە بێم ئەمە تقریبا لە مانگی چواردا بۆ ئەم ڕسمە ژیرا عادەتەن ئەگەر ڕسمیش دەگیرا ئیلا بۆ شەهیدکردن بوو مەجالی تێدا نەبوو 6 مانگ لەوێ مامەوە کاکە هەورامانی لای کوڕێک بوو ناوی هەورامان بوو لەگەڵ کاک جەوهەر و محەممەد فاضل و ئەوانە لەسەر یەکێتی ژیرا بوون پیا بە ئینسافە باس کەلان خەڵکی کەلار بوون و برادرانی کە طبعا هەموو لایەنەکانی بە عام تێدا زۆر باشە دوای 6 مانگەکە تۆ بەرەو کوێ ڕۆشتی بەرەو 6 مانگەکە طبعا گوتیان ئەم نەسوورەکە ئەمنێ کراوەتەوە دەتامین بۆ وێن نەقڵتان دەکەین تر ئەوە بۆ ڕۆژێ هاتن هەر هەموو لە مودەی چەند ڕۆژێکدا هەر هەمومان نەقڵ کرد هاتینە ئێرە یعنی گەر هاتینە ئێرە کەسی تێنەچوو بوو هەموو کاشی شتێکی پاک و تەمیز و هەتا خاوێن نەکرابەوە یعنی ئێسامە ئێمە لەناو ئەم نەسوورەکەین منەمەوێ شوێنەکانی خۆتم پێ پیشان بێ بچینە ناو ژوورانە و ئەو ژوورانی کە تەمان لێرە تعزیب درای بەڵێ لێرەش تعزیب درام لێرە بردیانم بۆ ژووری تعزیب زۆر باشە ئەمەوێ ئێستا شوێنەکانم پیشان بدەیت خۆبەنجان لێرەوە هاتی نەژوور ئەمە درگایەت نەژوورەوە بەڵێ ئەوە 12/6/89 12/6/89 لێرە دانیشتین شتەکانمان پێ بۆ هەر یەکەوە هەندێک بەتانی کۆنە و دوو بنی سڵ شتی وا کە بڕا بخواردنە تێ دەخوارد هەتا لێرە برایەک ئاسنێکی دانی پێخاوێن دەکەوت و کەوت 1 ساعت تەخیریان کردین بزانین داخۆ ئەو ئاسنە چیە نازانم لەکوێ پەیدا کرد وێشی گیسکە جا لێرەوە طبعا ڕۆیشتین بەرەو ژوورە کە دوای هەڵیان گرتین و بەرەو ژوور ڕۆیشتین زۆر باشە ئێستا ژوورەکانی خۆتەمەوە ناسیتەوە بەڵێ چۆن لێ فەرموو وا بڕۆیت منەمەوێ مادام تۆ ئەزمونت هەیە پێشتر پێشم بکەی مامۆستا فەرموو لێرەوە بەرەو سەر بۆ قاتی سەرەوە قاتی سەرەوە ژووری چی بوو طبعا هەموو چەند ژوورێکە سەرەتەوە تێنەمە ژووری سێنزەیە دوای کرا بە ژووری سێ بەڵێ قاعی گسکێک باوبرن لە پێشەوە ببینین لێرەوە سەر دەکەین فەرموو مەتامە قاتی دووە ئەم ڕسمە هەر ئەلم جێیە کاک سەباحەیە ئەبوو نور ناسراوە ئێستا لە مەدینەدا دەنیش ئەبوو حەسەن الکوردی لێرە بەس بوویانەوە بێرە وەزائیدن بێرە قورئانی دەخوێن وەک دەنگی عەبدولباسط ماشەڵڵا دەنگی زۆر خۆشە هەڵیان واسی دەوری بزوتنەوە بوو بەڵێ لەسەر بزوتنەوەی ژیرا بوو هەر لێرە بوو بەڵێ لەگەڵ کۆمەڵی عەرەب و کوردێکەوە هاتبوون مامۆستا ببوورە چ کات لێرە دەیان بەستەوە کەسی ئاعترافی نەکرد هەیە وەکو تازیبێکی نەفسی
ئەخر ئەوە بتبەستنەوە ئەمە ئێستا باشیشە لە ئەمنەکەی کۆن ئەمنی حەزب ساڵح بۆری عەدل ڕان دەکێشە و کابرایان پێ دەبەستەوە بە ڕاکشانەوە ئەمە تۆزی وردە ئازادیەکت هەیەمە ئەمە قاعی بوو ئەمە ژووری سیانزەیە ژووری سیانزە بوو ئێرە ئەو کاتە بەڵێ ئەمە جێیەکەی من بوو ئێرە لە ئێرە دەخەوتم زە ئەم جێیە تقریبا مواصفات بوو ئەمە چونکە موبەرەیەک بە هەموو ژوورەکان لەو ناوەڕاستەدانرا بۆ ئێرە کەمێک هەوای لێوە دەهات بۆ هاوینانی ژیا بۆ هاوین بۆ هاوین ینی گەرمایەک بوو دەسووتای ئەلەو پەنجەرەیە کۆترێک هێلانەی کرد بوو زۆر لەگەڵوی دەدوێن دەما وسەن ئازادی بە خود زەرزە لە ڕووی دەری دێوە ژووری هەتا هەروەکو لەتیفەیەک هەندێک برادری سلێمانیمان لەگەڵ بوون حەمەی خەجییان پێدەگوت بە حەمەی تاوس و محەممەدوانەوە لێرن هەموو لە نێو سلێمانی کۆمەڵی برای زۆر بوون بەڕاستی جا برایەکی سلێمانی لێرە هێلکەیەکی ئەلێوی کۆترەکەی هێنا بەزانەیەکتی تەبەن 3 مانگ لێرە بوون نەپرسیار نەوەڵام هیچ بەس تەعزیبی نەفسی کوتی قوربان ئەو هێلکەشمان کردووە گەر کوتی بۆ پرسیارمان لێ ناکەن خەرگەت جورمێکی گەشتێکی پرسیارمان لێ بکەن هەر کەسێک پرسیاری لێ نەدەکرا باسی خۆتم بۆ بکات چەند لێرە مایتەوە لێرە 3 مانگ لە مانگی 6ەوە بۆ مانگی 8 ئەخیری 8 مانگەوە تا 27 ئەلێرە بووم ئاو دەستەکەی لێرەیەوەتە ئاو دەست و حەمامەکەی لێرەیە ئەو دەست و حەمامەکەی ئەلێرەیە ئەو دەست و حەمامەکەی بوو حەمام و ئاو دەست ئەمە بوو ئەمە لە چاو سزنەکەی باشتر بوو گەلێک باشتر بوو لە چاو سزنەکەیکە زۆر باشە هاتنتان بۆ تەوالێت و بۆ حەمامەمانە بە دڵی خۆتان بوو لێرە ئەهۆنتر بوو بەس ئەوەی لە کاتی تەعزیبدا بوو مانگی 2 مانگ لەژێر تەعزیبدا یعنی لە ئەمنەکەی کۆن مەسەلەن دەچوویە سەر ئاو یەگوت 1 2 3 4 5 6 7 8 بە قاتی لێ داستێنەوە هیچ مەزال نەبوو زۆر باشە تۆ لێرە تەعزیب درای لێرە تەعزیب نەدرا لە ئەمنە سوورەکە لەم لێرە لەم ژوورە لە خوارەوە گەپسینە خوارێ لێ بردیانم بۆ جگە لەم ژووری ترت کرد بەڵێ بەڵێ ژووری زۆر باشە دوای ئەمە برایتە ژوورەکە یا برایتە ژووری تەعزیب برایمە ژوورە گەورەی خوارەوە لە ژووری گەورەی خوارێتە تقریبا 2 مانگ لەژێر تەعزیبدا بوو ئەگەر تحقیقم تەواو بوو ئەنجا هێنانم بۆ سەرەوە چاوەڕێی مەحکەمە با بڕۆین ئێستا ژوورە گەورەکەشت ببینین ژوورە گەورەی خوارێ بینەوە سەرەوە ماوەستا ئێستا ئێرە بە زیندانی قەفەسەکە ناست بەڵێ ئەگەر بکریان تۆ هاتوویتە ئێرە شوێنەکەتم پیشان بدەیتەوە بەڵێ لێرە هیچ لێرە نووسینت هەیە لەکوێ بە دیوارەکانەوە ئەوش لێ بپرسم پێشەوەی کە شوێنەکەتم پیشان بدەیت چۆن شتان دەنووسی بە دیوارەوە قوربان لێرە زاری بە ئاسنێکی گیسکە یان بەردێکی گیسکە یان بە تۆزێک گەسمان لە جێیەک دەکردەوە پێمان دەنووسی ئاسنی ئەوەندە گیسکە زاری بە بۆ ئاسایی بوو لە بەردەستمەندە لەم لالە ولا دەکەوت دەمانهێنا یان تۆزە وارێکی کارەبە ئاسنەکەی دەهات دەبەوە تەلەکەی پێمان دەنووسی دواییان دەبینی بڵێ نەمە چۆنتان نووسیوە واللهی تەمچی ئەوان ئەوەندەیان تەرکیز لەوە نەدەکرد تەرکیزیان لەوە نەدەکرد ئێستا شوێنەکەتم پیشان بدەیتەوە تەبەن نەگە هاتم لێرە ڕاستەوخۆ لێرە خەوتم لە ئێرە دوای چوومە ئەو جێش ئاخری لێرە چەند کەسی لێ بوو کە هاتمە خوارن 96 نەفەری لێ بوو بەس لەم قەفەسەیان لە هەمووی لە هەردوو قەفەسەکە هەردوو قەفەسەکە بۆ کاوە حسابی ئەو کاتەم گە بە هەڵە نەچوو بم بەس ئەگە هاتین دوای تەمان ئێرەگە پڕ بوو بردێنینە ئەو لە بەردەمی حەمام ئاو دەستەکە لەوێش هەیە بەڵێ ئینفرادیشی لێیە لێرە ئینفرادی لێرە ئینفرادێکە لە ئەو دووترە بەس لێرە وەکو ئەرزم کردی لێرە قەپات بووین ئەوە بەسەر یەکەوە ڕۆژی وا بوو وەجبە دەهات یەکجار زۆر قەرەباڵغ دەبوو کەم دەبووینەوە قەرەباڵغ دەبووەوە بەس من 3 مانگی لێ بووم لەو 3 مانگەدا تەبان 3 مانگ بەس لەم قەفەسەیە بەڵێ قەفەسەیە بوو کاگرەحیمێکە بۆ خەڵکی منتیقەی عاربەت بوو ئیعترافی کرد دوای پەشیمان بۆ لە ئیعترافەکەی هێنان لەسەر ئەو پلە ئەمە شتێکە بە میلەتی خۆمان بزانێ ئەهوا ئیهانە کراوی پانتۆڵەکان پێدانا هەلەتباوە بە چەقۆ هەردوو سمتیان داخ کرد هەردوو بە چەقۆ بەڵام بۆ ئاگاداری کە زۆر کەم لەسەر تەعزیبی کاوشەیەکەوە نوا ڕۆشتم یعنی ئەو تەعزیبەی ئیسلامیان دەدرا هیچ کەس ئەو تەعزیبەی نەبوو ئەبەدەن چونکە سەرەتا هەڵدرا بوو یعنی خزم مانجاش بوون
پێیان دەگوتین هەر ئیسلامیک بە کیلۆی 500 دیناریەکەەوە کاتە داخستە 100 تەرازوو جا بۆیە لێرە زۆر تەرکیزیان دەکرد لەسەر تەعزیبی ئیسلامیەکان بە دەرەجەیەک نەک لە سەروانی کەش سووک بووبێ بە حەقەت ئەوانیش هەموو بە هەموو لایەنەکان بە یەکێکی بە پارتی بە شوعی بەگشتیانەوە بەڵام بەڕاستی ئیسلامی زیاد لە حەد هەر شتێک بابەت ئیسلامی نەبایە ئاسانتر بوو لە وەزعەکەدا. جا لێرە تەبعاً من لێرە بووم کاک نیزامەدینگلی ئەندامی سەکرداتی پارتی بوو ئەوە لەو ژووری ئەودی بۆ حاکم بوو لە تەوان لە کەلار بوو لە کفری بوو لەوێ ئەوی گیرا بوو لەسەرەوەی کاک حاجی مەجید وان حاجی سەلیمە حاجی مەجیدە وەڵاکە ناوەکەم لە بیر ناسوو بێ لەودی خەوت بوون کاک سەلال عوسمان بە ناوی لەوێ نووسراوە لەو بەر کۆمەڵە دەستی زۆر کاکستار خەڵکی پێنجوین یانی خەڵکی زۆرە مامۆستا ئێستا لێرە هەندێک بەتانی هەیە ئەو کاتانە ئەوەی کە لە بۆ نمەتان خستایەتە ژێرتان یا بە هاوینە بەزستانە بۆ نمونە بەکارتان بێنابەیە چیتان لە بەردەسا هەبوو؟ یەک بەتانی تەمە لەم کۆنانە بوو بزەبەتە دڵی ئەو کاتن بەتانێکی ئەوە ڕاخە یەک دانش بە خۆتدادە و پێڵاوەکەش دەکردنە نعل بوو پێڵا و دەکردە سەری لە بن سەری خۆت دادنە کابرای گیرا بوو لەو منتیقێکی لای خۆمان قاتیشکا بوو قاتیشکا بوو گۆچانێکی پێ بوو هەموو ڕۆژێکە دەیانبر بۆ ژووری تەعزیب بە گۆچانێکی خۆی چاکسەشیان لێدا و دەشیان ناردەوە یعنی بە قاتیشکاوەوە بەتی هەڵدان و هەڵواسی و بێنەوە بەردا ئەویان پێدەکرد هەر لێرەوە تەوا منیشیان بر بۆ ژووری تەعزیب بوو ئەوە بەڵام ئەمە لێرە ئێستا منە شتێک لێ بپرسم بۆ من لەو ژووری سەرەوە کە بووی ژووری سیانزە دوت ژووری سیانزە شوێنی چی بوو؟ دوای بوو بەسێ تەوان ئەم ژوورانە بەس بۆ تازیبی نفسی بە خەڵکیان بەکار ئەوەی سەرەوە بەڵێ بە دوو مانگ و سێ مانگ ئەبەت پرسیارە لێرە دەکرد بەڵام کە هاتیتە ناو قەفەسەکەوە تحقیق بوو یان تەعزیب بوو؟ لێرە دایان نین دوای تەبان یەک مانگوشتێکی پێچ و بانجیان کردم بۆ تەعزیب دەستی پێکرد لە دوای ئەوەی وەکو هەواڵم زانی لە مانگی پێنجیان لە ئەخیری مانگی چوار شەهید کێوەن و ئەوان هەموو ڕەمی کران مانگی پێنجی 1970 بەڵێ ینی ئەتە برانە هەرچەندە دەمەوێت ماف بدەم بە تەعزیبی ئەو برهانە ناتوانم ینی لە شەودا نیوە شەو سەعات دوو شەو بەفریان لەسەر پشتا دەنان کارەبا بە کێبڵیش دیان دەدەن ئەمە شتێکە دیعاینە حەقیقەت پێی دەڵێن ینی توی دەڵێم و بینەرانی دەڵێم ئاخیریگە ئەمان شتەکانێک لا بەوە ڕەمیان کردن ئەوان دوای ئێمە هاتینە ئێرە دەمە لێرە تەعزیبی من دەستی پێکرد لە دوای ئەوان شەهید کران وام زانی کە مانگی پێنج شەهید کرابن خەبەری بیستنی یعنی تۆ لێرە بووی ئەوان شەهید کران هەر ئەوان هەر نهاتن لێو ئێرەوە ئەبەدەن لێرە بووین ئێمە گوتیان بردویان لە ژێر زەمینێکەوە لێرە دوای ڕەمی کراون ئاوا هەواڵمان بیست شەهیدکردن ئەوان دوای چەندە لە شەهید بوونیان هەواڵتان بیست طبعا من پێی چووماوە یەک بەڵام خەڵک ئەگەر لێرە لە بینی سجنەکاندا زاری وا بوو لەگەڵ حرەسێک شتێک قسەیان دەکرد مانگێ مانگونەوەیش پێچوو باز دەکرا ئەوانە سیان لە هەدە و ڕەفیقانە ئەو ڕەبی کران هەر بە بیستن بەس دوای گە لە سجن دەرچووم تەکیدم کردەوە لە ڕێیکە ئاس و کۆسەر و ئەوان دوای چەندە لە سجن دەرچووی؟ طبعا من 7 ساڵ مامەوە لە ئەبوغرێب دوای ئێرە بە ئێرەوە 7 ساڵ مامەوە بینەرانی خۆشەویست ئەوە بزانن خەڵکمان هەبوو لێرە ئەسپی ئەوەندە زۆر بوو ئەسپی ئەوەندە زۆر بوو پیاوێکی پیری پەککەوتە توانە ئەوە نەبوو ئاویش بخواتەوە یعنی ئەسپی وای دوای لەدا بۆ ڕزان بووی نەفەریان هێنا بە تازیب ئەلەوی هێندان لێدا بۆ لەوێ مرد کۆتایی پێهات ئە لە بەردەستی ئێمەدا لەلێ ئەو دەست و ئاوانەدا دەخەوتین پیسایی و بە گەرمایی بەبێ مبارزە بەبێ هیچ هەوایەک دوای مانگێک منیان تەبەن دوایش بردیانم بۆ ژووری تەعزیب لێرەوە داهاتی ژووری تەعزیب لەکوێوە بوو؟ بەڵێ ئەمە تەمە ژووری ئافرەتان بوو هەتا دایکی کاکشوان عەبدوڕەحمان هەمەی مامۆستا بەپیر بوو کاتێک کاکشوان لە قەڵاتوکان لێرەدا بوو دایکی ئەو بۆ گیرا بوو دایکی ئەویش هەر لەسەر مەسئلەی هەندێک نامۆشتیان ناردبوو بۆ کوڕەکەیان لە ڕێ ئەو نامە گیرا بە وانیشیان کرد و حکمی ژران تەمان بە حکمی ئەویش هاوکاری بۆ پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی دەکرد لە ڕووی تەنزیمی و ئەم شتانە بەڵێ بزوتنەوەی ئیسلامی بوون لێرە شتێکت پێ بڵێم خەڵکێکە توش حەساسیەت دەبوو ئەمە داهەتاو بوو لە هەفتەی یەک ڕۆژ دەهاتن لێرە ڕوودیان دەکردینەوە مەرهەمێکیان دێنە لێیان دەدەین دەبوو بەس بە ڕوت و قوتیری پێسەی ئەوانە ڕاوەستین ئەلە من دەیە بۆسا ئەوەندە کە جەستەیان بۆ منە ڕوودەکردنەوە شەرم و شتان مابوو مثل شەرم بێ بنەبێ خۆ دژبنەوەی تر جەستەی پێ کوشتنی پیا حەڵاڵە سزایەوەی جەستەت بینێ بەس ئەمە هەموو جەستەمان ڕزی بوو یعنی هەموو طبقەیەکی ڕەش حەساسیەتی زەت توش بوو خوروێکی عەجیبمان هەبوو جا بەهۆی ئەم خوروەوە گەڕی و گولی لە هەموو جەستەمانی دابوو یعنی هۆم یەکێکم لەوانە گە چاوەڕێی ئەوم نەدەکرد جارێشکە ببمەوە مرۆڤ بەڕاستی جا لێرە ئەمە لێرە ڕوتیان دەکردینەوە ئەمەش بەو بەرەو ژووری تەعزیب دەڕۆیشتین لێرەوە فەرموو
لێرە برایەکمان ناوی مامۆستا مححمودە کە ئێستا لە فنلەندایە ئەوەستا مححمود دەوری 2 مانگ ئەوە بە کەلەپچەوە بەسرابەوە لەسەر ڕوزنەوەی ئیسلامی گیرا لەگەڵ کاک فەرحان و کۆ دەوری مەجموعەیەکی 20 نەفەری بوون لەسەر ڕوزنەوەی ئیسلامی هەندێک عەرەبیستان بێن بۆ لەگەڵ ڕوزنەوە لە ڕانیەوە جیرە هێنانەوە ئێرە ئەوانش شەبەکەیەک بوون جیران جا ئەو برای لێرە بوو یعنی گەهاتە قاعەکەوە ئەوە نوێژیە کرد وتم بۆ دەست هەلەیەکی وتی بەخوا لە بیرم چۆتەوە چۆن دەست بگرم ئەنجا دەستی ئەوە لێ کردەوە تا ینی پێم گوت دەبێ ئەوە لە بیری چووەوە یعنی ئەوەندەی عەزابیتن ئێستا ئەمە ژوورێک بوو یان لێرە بوو ئەم ژوورە بوو دایاندەنا بەوەی خەڵکی ینی وەکو تەعزیبێکی نەفسی خودی تەعزیبەکە لەکوێ بوو تۆ لەکوێ تەعزیبیان کردی خودی تەعزیبەکەمەتە لێرەیە ئەمە ژووری تەعزیبەکەیە بۆ معلومات طبعاً ئەو مێزە لێرەیە ئەو مێزە دەبێت لێرە بێ خۆی لە ئەسڵدا ئەو مێزە دەبێت لێرە بەڵێ بەڵێ ئەم تەختە برایەک بە برایەکیان تەسمیم کرد نەوی کاکستارە خەڵکی پێدوین بە شەق هێنان بە زۆر ئەم ئیشیان پێکەزانن وەستای ئەمەیە وەکو معلومات ئەمە هەر هەمان تەختەیەکە و کاتە لێدراوە وەڵڵاهی نازانم بۆ ڕیوێدەیان بەس بەم شێوازە بەڵام بەم شێوازە چونکە تەختە نایەڵێ دەنگ دەرچێتە ئەودی وەکو معلوماتم ئەمە کەپسیان کرد بوو بەو شێوەیە تەمان لێرە کابرا دانیش بوو من ئەوەی لەستەرم بوو فەوز تارق و فەوز کەریم و ڕاید حەسوون ئەو لەسەر تەعزیبی من بوو مامۆستا ئێستا نوێ پرسیاری وە بکەم ئێستا ئەمەی کە دروست کراوە تا چەند لەمە لە واقعەکەەوە نزیکە ئەوە واقعی 100% بەس شەرواڵەکەی هەو نییە شەرواڵ نەخێر لە پێت دادنە شەرواڵ ئەو بەنسبەت پیاوە من ئاگاداری تەعزیبی ئافرەت نیم بەنسبەت پیاوە ئەویان دادەنا وارەکان لە هەر دوو گوێ دەدا یان لە گوێیەک و لە پەنجەی قاست یان لە زەکەر و لە پەنجەی دەستت وارەکان لێ دەدای تر بەم شێوە هەڵیان دەواسی هەواسینەکە دەقا و دەقا بەڵام ئەم هەڵواسینە یعنی ڕۆح دەرچوونێکی سەر بەخۆیە ئەوەی گە دەیەوێ بزانێت داخۆ چۆن لە ماڵ باخۆی تاقیکاتەوە جا ئەم هەڵواسینە بەڕێزم کاک جەلالجان ئەم تەسبیحە ئەگە بڵین کەلەپچەیە دیقەت ئەمە ئەگە بڵین کەلەپچەیە کەلەپچەکە ئاسنە بەو شێوەیە ئاسن ئەم منێک هەڵیان واسین ئێرە یەکسەر تەقان دەم گۆشتە سۆسەر ئێسقەکە ئەوە لە دووە هەڵیان واسین تەبانەوە هیچ ئازاری جەستەم کە لێرە هەر هەموو جەستە دەکەوێتە سەر ئەم عەضەلەی ئێرەت ئەم ئێسقەش ڕاستەخۆ ئاسنێکی بچێتە سەر یعنی وەڵڵاهی زۆر مردن ئەگەر بە 1 ملیۆن یۆرۆژ بێ دەیکڕی بە زەودە نەجاتە دەبێ 1 گولەوڕی نەجاتم دەن زۆر ئاساییە هەڵیان واسیم ئەمە تەمان لە مانگی 9 هەفتەیەک 2 هەفتە بۆ 3 هەفتە بۆ مانگێک ئەمن ئەو ئیشی من ڕۆژانە کاتێککە هەڵیان دەواسایی وەرمە چەند سەعات لەوێ دەمایتەوە بە خلاپەوە 20 دقیقە 25 دقیقە بۆ نیم سەعاتدا دەبزانم سەریان دەخستیەوە ئەوەندەوەندە داخستی ینی سەعاتی 2 سەعاتی دەخایان هەموو جارێ بەڵام هەموو جارە 2 سەعات بە خلاپەوە دەبووی ئەوە ناتوانین بە خلاپەوە 20 دقیقە 25 دقیقە بۆ نیم سەعات ئاخر حەد دایان دەبزاندی و هەڵیان دەخستیەوە ئەم هەندلی کارەبایەش لی دەدای بەڵە هەندلی ئەوەیە کارەبای هەڵیە سوڕان دەیگوتی ئاعترافکە قسە دەکرد هاوار و خریشکە و ئیسدادی نەبوو بەنسبەت خۆمەوە بە هەر بەوەی ناوەڕاستێ یعنی 1 مانگ ئەو ڕوحی منی دەرکرد بەڕاستی زۆر باش تەعزیبەکان داوایان لێ کردی طبعا دەیانگوت تۆ شەیدکێوانە چۆن ناسی و ئەو شەبەکەی تۆ ڕەبت بیرەبینی شەبەکەی ڕانی و سلێمانی دەبێ ئیلا پێمان بڵێ نای مامۆستا هێواشیان زانی بوو لەو بینیدا گەر کاتی خۆی لە هەڵەبجە دەستی بە شەیدکێوان گوت وەرەی شەیدکێوان تێکەڵ بۆ مامۆستا هێواشەوە کەسایەتیشی بەڕێزی بزوتنەوەی ئیسلامی لە 88 ئەوەدا ئیتر ئەمە داوای ئەوانە دەکردم ئەم ڕەبتە چۆن بووە ئیتر خۆی گەورەش ساهلی کرد بە من بە هەندێک قسە ئەم لەولام پێکردن یعنی پرسیان لێکردم مەسەڵەن هێزی حەمزە چەند نەفەر بوو تم کاکە ئەو 33 نەفەر بوون لەسەرەتەوە دوای بووینە 60 چەند نەفەر ئەوەندە ژوو مزدەبەت چەند لاتان هەبوو کەڵاشوف ئەم ئەوشتانم بە هەموو بە حەقیقەت گوت دەقا بە دەق پێم گوتن تی ناومان پێ بڵێ یەکتو بنووسە کاکە حەمزە ئەبوو بەڕە ناوی سەحابانم گوت یەکتو هەموو ناوی سەحابانە وتم کاکە لەوێ مەمنوعە کەس داوی کەس بزانێ ناوەکان ئەوە بۆ شێوەیە ئیتر لەسەر تەنظیم کە کوتیان دەبێت ناوی تەنظیمی ناو ڕانیە بدەیە هەموو برانم دەناسین هەر لە کاک سەید جەلال لە شەید عومەر سۆفیان و کاک تاها بابەکر و کاک محەممەد بابەکر و ئەحمەد بابەکر و ئیتر چیە بڵێم کاک شەید خدر کۆساری و ئەو بەڕێزانە کە مجموعەیەکی زۆر بوون ئێستا ماشەڵڵا داوای لێبوردن لە هەر هەموویان دەکەم تاشێن ناتوانم ناوەکانی بەڵام ناوی هەمووشت دەزانی ناوی کەسیش چۆن ناوی هەم دەزانی ئەکا عەبدولواحید دوورێ مامۆستا عەلی باپیرەویش لەناو بۆ ئەو کاتەیات بووە
ئەو برایانە هەر هەمووی يعني هەتا برایەوە هەبوو يعني وتی ماوەسە سێمانگ سوارمان کە نەماوێرەوە بێنەوە ناو ڕانیێش چونکە بەحەقەت زۆر عەزابێکی سەختمان لەسەر بوو ئیتر خۆی گەورەی یارمەتی دام چەند مانگ تازیبت لەسەر بوو لێرە تقریبا 2 مانگ زۆر باشە دوای 2 مانگکە چەندی تر لێرە مایتەوە دوای 2 مانگەکە طبعا شتێکە واقعی بڵێن دوای 2 مانگەکە ئەمن طبعا هەوازێن دەهێنا ڕسمیان دەرێنا بگەنەوە ڕسمی خەڵات بکەنەوە هەندێک ڕسم هەیە طبعا لەناو سجن لامە ئیتر ئەوە بوو بەهۆی ئەو ڕسمەوتم کاکە بەڵێ چوو مەسەڵ ماوەساڵی پیروان و بەڵام بە قاساغی ڕۆیشتوم بۆ ئیش قاساغیم کردو ئەندێ بە تەفاصیل ماوەساڵی پیران دەناسی چۆن ماوەساڵی پیران دەناسی زۆر باش هەواڵیان دەپرسی بەڵێ هەواڵیان دەپرسی بەڵێ بەڵێ چۆن چیان دەوت نادێ هەموو ماوەساڵی باپیر خۆمان تەفاصیلیان لەسەر هەبوو هەموو جارێک دەهات المجرم علی باپیر المجرم جلال طالبانی المجرم فلان المجرم فلان ئەمان ناوەکانیان دەدا بە یەک بە هەمووان لێە یعنی ماوەسە جەبارێک گیرا بوو سەر ماوەسە مەلا عوسمانی گەوری هەموو لایەکمان بوو پێشەوەی ڕابوونی ئیسلامی ماوەسە مەلا عوسمانی يعني ئەم برایە 6 خوشکی هەبوو وامان زانی ئەم برایە طبعا هەر تەعجیبە لە سەردەم تا کردبووە ئەو ئازاری ئەوێندا ئاخری خوشکەکانی نابوو توێن تەعادان لێ دەگەین ئاعتراف نەکەی تر تاوی خوشکەکانی ئاعترافی کردووی ئەدام کرا بەڵام هیچ کەس بەقەدر ئەوی پاڵەوان نەبووە لەم سجنەیدا ڕاستە ماوەسە ئەحمەدی سەناعەش ئاعتراف دەکەم کە کەسێکی زۆر بەتوانا بوو کاک ڕەحیمی حسک ماوەسە ئەحمەد یەکێتی بوو کاکسی جلالی خۆمان کەسێ بەتوانا بوو دەتیکارۆتی پێ عیبە باسی خۆش بکەم لیشی وڵە ئازاکان الحەمدولله و برایانی کەشمان هەبوون هەر لە بزودنەوەی ئیسلامی کە ئەکثەریەتەن الحەمدولله وەکو پۆڵاوا بوون لایەنەکانی کە شەرتیاندا هەبووە یعنی نەگوڵ دوایەوەی کە 2 مانگ تەعزیبت لەسەر لادرا لە قەفەسەکە شوێنەکەت گۆڕا لە یەکسەر بردیانم بۆ قاتی سەرێ لە قاتی سەرەوە هیچ بیرەوەریەکت هەیە بەڵێ بەڵێ نووسینم هەیە زۆر باشە ئەچینە قاتی سەرەوە باشە خۆم ناوی خۆم نووسیوە لێرە ناوەکەشم تاکید بەڕستم گرتوومە ئەگەر ڕژ نەبوو بێتەوە ناوەکەم نووسیوە لەکوێ نووسی بوو مامۆستا ئەگەر ئەم ناوانە گیران لە خلال دلێر کاکە دلێرەوە ئەوە دلێر بەڵێ تجاوز سامان مانفەریق قادر جلال مصطفى أحمد قادر صابر خضر حامد شاسوار عبد العتاب أوانا زوبي زوز محمد قادر كريم حكمي إعدام أو من محمد قادر محمد قادر بلا محمد قادر كتبنا وكتب لي خذ بدوزيته وبنا وتلبي محمد قادر بلا ومن حكمي إعدام درام بلا هو من مثلا مادي 150 ألف كاك إيه ربي إيه أو تكاك ودي قده حمسور خورخورایی گیرام لە هەژدەی حەمەسوور خورخورایی گیرام لە هەژدەی 12 ئێستا هەژدەی 5 ئێستا هەژدەی 5990 ئەوە 3 ساڵە کاک ساڵح گردەنازی ساڵح قادر گردەنازی سەرەکە حەمەی کاک مەحموودە ئەوە کە لەگەڵ کاکە حەمەیە لە منتیقەی ئەو لە گردەنازی ئێستا هەورەشمە لە فەیسبوکەوە بيكون أو من تمن أو دينا أبو بحالسهم إيرا من ليرة دخلت محنش ناوي ليرة أبو كبراء كبير ليرة أبو وبلاد كومال بلاد بن فرحان عبطان صبار خلشي منطقي أنبار أو من لسبب إسلامي جيرابون كومال عرب ولا كاك صباح أو جواس بكره اليوم دواسيو لما وصل محمود وكومال بلاكي بغداد ليرة حكم يوم درك بي ليرة قربان أنا بالراك شابهم أقدنا من خوين ولا جوري أو ديو لسي شوشي لوتي محمد قادر كريم ولا بركان أبو غريب وتیان حکومەکەت چییە؟ نانە لێرە پێت ناڵێن زۆر باش لێرە هیچ کەس پێی ناڵێن حکومەکە هیچ مەگەڕەمی کرێ هیچ ئەوەی پێ ناڵێن لێرە خواحافیزی لە هاوڕێکانت کرد؟ بەڵێ خۆ زۆر زافریان ناکەوی بەڵام ئەوە دڵی کاکە گەرنم ئەزاکەن و خواحافیز و لەنەو شیر غەڵاتە شتەکان هەڵگرت بەسە دەبزانی بۆ ئەبوو غورێبە چی؟ بەحەقەت پێت دەڵێن دەدەن بۆ حکم بەڵام شەر نەبزانی زەری وادی بن بە ناوی حکومە ئیعدامیشی دەکەن جا لێرە تەمان ئەو پەنجەرەی لێرە سەید دەکەی لێرە ئەو دیوە لێ بەس ئەوەی حقیقەتی یاری لە هەموو ژوورەکاندا لە هەموو ژوورەکاندا ئێمە ئەوەی کەوا لە نێو سەحوەی ئیسلامی و کاری ئیسلامیدا بووین پێشنوێژ و وتارخوێن و قسەکەری ئەو خەڵکی ئێمە بووین ئەکثەریەتی وەکو لایەنی ڕۆحی بینی خەڵکی کەش هەبوو لایەنەکانی گەشت هیمەتی خەڵکیان بەرز دەکردەوە مثلا من لەگەڵ ماوەستا ئەحمەدی سەناعی زۆر هەوڵمان دەدا هەرچی داهاتە ژووری بێتەراب نەکا نیە تحملکە ئازابە وابە کاساتێکە و دەڕوە کۆتایی پێدێ نەتی خستنی خۆشۆشکەی بەڵام بەداخەوە لێرەشدا خۆخۆرە هەرتیدا هەبوو بەڵام الحەمدولillah ئەکثەریەتمان خەڵکیشی باش و چاکبووی لە فەزلی خۆ زۆر باشە مامۆستا من ناوبڕێک وەربگرم دوای بچینەوە سەر مۆزوعی ئەبوو غورێب و بادووشی مووسڵ چی بۆکەکە بینەرانی عەزیز ناوبڕێکی کورد
دوورمەکەونەوە وەرنەوە لەگەڵمانە دەمەوێت درێژە بە چیرۆکەکەی مامۆستا حەمەد سووری زیندانی بدەین بزین لە دوای گواستنەوەی لێرەوە لە ئەمنە سوورەکەەوە بۆچی دەیگوازنەوە بۆ ئەبوو غورەیب و بۆ بادووشی مووسڵ و چارنووسی چی لێدە و دوجار چۆن ئازادە بێت. دووبارە سڵاوتان لێ بە بینەرانی عزیز دیارە ئەمەوێت درێژە بە چیرۆکی زیندانی بوونی مامۆستا محەممەد سووری زیندان کار بۆ ناوە ناسراوە بزانم لە دوای چوونە دەرەوەی لە زیندانی ئەمنە سوورەکەی سلێمانی لە دڵی خۆیان بیری لە چی کردوێتەوە چاوەڕێی کردووە چارەنووسی بەرەوکوێ بڕوا. زۆر سپاس مامۆستا بۆ دەرفەتەی کە دووبارە بە منت بەخشیوەتەوە. بەڵام پێشەوەی کە بچمە سەر چیرۆکی دوای ئەمنە سوورەکەمەوە پرسیارە لێ بکەم. ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی و کاتە چەند کەستان بە تەقریبی یا بە زانیاری ئەگەر لەلات بێ لە زیندانی ئەمنە سوورەکە بوون چەندتان لێ شەهید بوون لێرە لەگەڵ داوای لێبوردنێکی زۆردا بەوەی کەوا نەمتوانی ناوی هەموو برانە بێنم کە لێرە لەگەڵمدا بوون لە سجندا و ئەو هاوڕیانش کەوا لارەکانی کە لەگەڵم بوون دەبوو ناوی زۆران بێنم بەڵام فریان ناکەون و لە بیریشم نەماون و زۆر مع الأسف بەداخیشەوە کە هەموو لایەنەکان هاتوون لێرە مقابلە کراون باسی ئەبەد لایەنی ئیسلامیان نەکردووە. من لێرە بە بەڵگەوە لامە لە ماڵی نووسیومەتەوە لە ئەوراقدا گەل 85 نەفەر لە بزوتنەوەی ئیسلامی لەو مودەی کە لێرە بووم جگە لەوانەی حکم دراون ئیعدام کراون و ڕەمی کراون نەگەشتون ئەبوو غرێب هەر لێرە ئەوەندی کە من دایان ناسم چیزای لە ژوورەکانی ئەم لەولا کە نەمبینی بن 85 نەفەر یعنی ئەوە شەیتیەوەنوان 33 بوون بڵام 25 تقریبا لێ ڕەمی کرا 23 لێ ڕەمی کرا ئەوە بۆ خۆم حکم درام ماوەسە شێزادوان جەماعەتێک بوون ماوەسە زەبار جەماعەتێک بوون ئەو برا عەرەبەکانی تر جەماعەتێک بوون یعنی وەزبەیەکی یەکجار زۆر لەگەڵ لایەنەکانی کە هاتوون پێشنوێژمان بۆ دەکردن لێرە جەماعەتمان بۆ دەکردن لایەنی ڕوحەکەی هەر ئێمە بووین بەڕاستی بە دەرەجەیەک عەزمی خەڵکیمان بەرز دەکردەوە بە هاوکاری چەند مامۆستایەکی کە وەکو مامۆستا ئەحمەدی سەناعەوە لەبەر دەرفەتی کە ماوە بۆ بەرنامەکە من ئەمەوێ بچیتە سەر چیرۆکەکەی خۆت دوای ئەمنە سوورەکە دزانی بۆ کوێ دەڕۆی لە 6 ناوێ خوێندینەوە گیان بۆ محکەمەتان دەبن وا دەڵێن بەڵام شەر نیە زۆر کە دەیبن و ڕەمیەکەن محکەمە بۆ ئەبوو غرێب لە مانگی لە 6 بردیانی لە سارەیەکی کەپزدا تقریبا 33 نەفەر بووین کاک محەممەد هەڵەبجەی خوا عەفوی کە یا ڕەبی ئەو کە محەممەد عەلی ئەو بوو لە گەڵم بوو تقریبا جەماعەتێک بووین بردیانین بۆ ئەبوو غرێب وەزبەیەکی زۆر بووین خوشکی کاکشوانیشمان لەگەڵ بوو و دادەنەوالی ئەوەی خێزانی کاکمەجید ئەوەی ئەوانش لە بەشی پێشەوەی سارەکە بوون سارەیەک بوون بردیانینە ئەمنی بەغدایە لە ئەمنی بەغدا شەو بۆ سبەینێ بردیانینە محکەمەی ثەورە کاک محەممەد ڕۆستەم و فەخرەدین ئەوانش طبعا ئێستا لەگەڵ ئیشێتین ئەوانش لەگەڵمان بوون ئێستا هەموو ماونەوە طبعا لە منتیقەی شارە زۆرن ئەوانشمان لەگەڵ بوون چووینە ژووری محکەمەی ثەورە بۆ بەیانیەکەی طبعا محکەمە بۆ ئەم شەوە لە ئینفرادی بووین لە ئەمنە عامە قسەمان گەلێ کرد کاکە لە محکەمەی وابڵێن بۆی ئەگەر قسەکان تێکەڵ نەکەین دوایش بۆ بەیانی بدیانینە محکەمە و لە محکەمە بە حەقەت بن جوان دەستنوێژم کرد و دوورکات نوێژم کرد و چاوەڕێ بزانین داهۆسی بڕیارێت ئەوە دەکەن ئەوە بۆ چوینە بەردەمی حاکم و حاکمیش وی تۆ متهمی بۆی ئەوەت کردو چوو لەگەڵ حەرەکەی ئیسلامی و حەرەکەیکی وایە و نامۆی بە وڵات و بەسی ئەم قسانی زۆر گەلێ کردو دوایوتی ئەوە محکەمە بڕیاریدا بە مادەی 157 15 ساڵ لەبەر ئەوەی تەمەنەکەت کەمە بەس لێرە ماوەی لێ گەورە کردم ها پێشوی کردیانە چەند مالیکیان کردمە 71 واتە بوویتە هەموو 17 ساڵ بەس لەوێ هەر بە قانونی ئەحداث حکم درام 15 ساڵ بە مادەی 157 ئەلف لە قانونی عقوباتی عێراقی کە مادەیەکی سیاسیە دوایش لەوێ بردیانینە ئەبوو غرێب دوای لە مانگی 15 ڕۆژی پێچوو
ترو بمواجهان هر كم زال أو كسيكوا زي شارنازي ما جورما كبراستي يكم خواي جوروا خالق ما نو منتي بسر ما نو دواي داكمها أو ذا يكم كبراستي هلاك بولا زور يعني هلاكك أو سجنك ما حد بيحجزنا براستي زور هلاك يعني أو حد قال هاد بيلا وكان ماسك قدري النازل تا إصلاش بس عشان قدري نازل بويني في المسك مات بس تحشي قدري نازل داوي اللي من أخواتك ونزلوا ما وصل يكم جار كدايك تدبيني للسجناء برسالة شيء اللي كرت والله طبعا برسالة وضعي خوي كم زار برسالة أو براني بزيم هيش من بعقد ترسم لي بنظام داخوي كان جيراون نجيراون لو وضعي ترساون نتزاني يعني هاوري كان بالتأكيد خوا عليم إما لبي لمزجو دوا پرورده بوين پرورده چوا بوين كا اتر برايتي حقيقي حمام بي و دين ما نبي بو خدمتي ولات مانو خاك مانو اوشتانه فيريان كربين ما مستان خو فاداش تو والله تبتي ما وصل سيد ابراهيم قال لخدمتي دمان خو دوي لخدمه وصل علي في دام لش والله كان لا ابو غريب ما يتولى هيش تعذيب وشتان ابو لا ابو غريب كسي مخالفه كانت تعذيبني هيج مخالفة الحمد لله والله الحمد لله بشاهدي دوست دجمن يعني نموني اخلاق رجل يعني اهل قران يعني اهل دين ديانته او مسائل نبون لو الحمد لله درسوا دوراتي خو من هبو سكلا سزني صدامي او ابو كتابك لنا بغداد ممنوع نبال سزني ممنوع نبو كتاب خانتي ذابو او هبو بس كسي مخالفه ديك جاري وابو جوري بتاوتي همون هوان ندى وصاب ترساني خلق يعني كسي قصي شي ذكر يعني قصي شي مخالف مداخله سياسه في دابا ولا بيه لا كشتن ما قد شونه زور باشا وانسا كان لا ابو غريب ما يتوا طبعا لا سي شش نود حكم درام لسواري شش لا سو نو ابو غريب دواي موازم هاتو ما وي موازم هات انز برياده درسوا لا صداموا مسقى ثوره وكاتوا اواني اهل الشمال نابو الشمال بكل سنه دو الشمال بموصل دهوك سليماني وهوليره وانا دبي سزن كان ببري بو سزني بعدوش قال مصلح او طبعا ايمج لدوي دي نود برديانين بوه دوي دي نود همويان بردين بو سزني بعدوش كان لا بعدوش ما يتوا يك صار لك اليوم ما ينوى كاتي انتفاضه وشتكي قال روي دائما اليوم بوين بوين رابرين ولا بعدوش بون رابرين قالوا دائما لا بعدوش بوين بو برديان نوى بغريب شلون حوالي رابرين تنفيستيوا اوي خوابو كردين او كاتب راستي اما طبعا دوري سيوسي كوربين لا بعدوش او كان كعرب اقل بحر لسرجي يلعبون سيوسيكا لسلا اسلامي وعلماني هم كذابون شيتي بارتي شيوعي هم كذابون هم كذاب طلع هاو ربزنو كان يشل له بلا بلا كاكسي جلال وسمراش كبون بايكو ولا بدا اوانش ابي دوي طبعا ما ينوى حوالي ام تبدلن رابرين ام رابرين جواني قرويد على اما اللي طبعا بوليسي مع الاسر لا ابو غريب امن ايشكي ذكر لو شرطه وبوليس بو ايش شرطه دائما اسان تبو وراديو قيثاره من تذكروا راديو ما هبوش انا راديو جسكي بو من هذا ولا سجنكي مازال هبو جابه هو تلفزيون ثاني بو تلفزيون شبو بالله بتلفزيونك راديو سوريا وري قرت تلفزيون سوريا بلا تلفزيون سوريا وري قرت راديو كجو راديو شتي باك فراسن جاي ولا حوالك برافو بهم هذا التلفزيون سوريا شو ديما كان الرابرين تاع بالله هي شلون شي تانكر كاتي كزاني تاع الرابرين تاعته كذا يعني تواني تاع خوشكاني خوتان در ببرن بالله يعني والله كراب شايع بحال برشيو بو تلقى بوليس مع السلب وبوليس كان زباني وصلوا اوبن اهل مصر لما اوانج توز التفاعلات اللي قبل ما بحشتربوا بهوي ك لو مش خراب نبوين شي شام مولدك نقرا مولدك زور هيدي بوين حال شايع بحال برشيو والنبي تولي اواني قد عنك شايع بحال برشيو مش بس باس غير خو اشتكى من دربي الحمد لله لبي او منظري زور ما في خوش بو شنو اللي بعدوش معنا يك صادق ما ينوى دوي دي نوت سوين دوي دي نوت قراي نوى حتى صاحي كي لنو بعدوش لصاحكي اجر ما به صاحكي صاحي يعني من تيادك شبكه وشت انا لبل بندارك قطويك ناوي هم زندانه كمان نسي لبندارك كمان داوا اجر ما به همو اني ليوين دوي لدوي دي نوت ويك جيراني نو بلام هر لحوتي بيانيه ودست من كلبسي كلبس اللاستيقه كان كلبسي اگر حتى شواري ايواري لمن شايد ابو بو ابو غريب بو ابو غريب بو دوباره غوازلانه ابو غريب
لەبەر ئەم مەسعی ئەگەر ڕوویدا لە کوردستان ئینتیفاضە ئەگەر ڕوویدا و چەندێکیش لە ئەبوو غریب دووبارە مایتەوە طبعا دوای بردێنینە خەفیفە سژنی خەفیفە هەر سیاسیەکانی بەدووشە بدنەوێ دوای عفوێکیدا زیندانی سیاسی کورد زۆری دەرچوو تقریبا لە مانگی 1291 عفویدا ئەو عفویدا زۆر خەڵک دەرچوو من مادەی 157 بوون من و جەماعەتێک ماینەوە ینی لەگەڵ عفوەکەیدا برایوتی کاک حەمەدوو خەون پێوە بینی بخوات و دەمێنیەوە پێویست ناکە ئەو کاتە ئیمانمان هەبوو بەڕاستی ئەو قسەم کردم وتب إن لم تكن بك غضب علي فلا أبالي تنفايا والله تقول لي نرنزي هذا أصلا بخيال من دانايا تربو ماينو دوايش بدياني نوبو برشي أحكام خاصة أبو غريب شنك لا أبو غريب أحكام خاصة هي ثقيلة هي إعدام هي خفيفة هي خفيفة لبين صال كم ترى ثقيلة جوا فيها وكوش أواني يقدر زور عشان لا أبو غريب ما يتوا بحرها مسجنك 6 صال وحود ما نقول حافظ درج ما هو زور باشا لە ئەبوو غریب تۆ حکومەکەت 15 ساڵ بوو بەڵێ چۆن بەربووی چۆن ئازادبووی ئەرزی برای خۆم کەم چەندین ئەفوویدا ئەنی زۆر خۆشیمان دەردەبڕی هەندێک برامان لەگەڵ بوونی ناو بەغدا دایمە خۆشی دەرمەبڕن دەرناچن ئەو مادەیەکی قورسە 157 هەرچەندە زۆری کوردیش بەو مادەی دەرچوون بەڵام ئێمە هەر ماینەوە ئەو بزانم 6 حەوت ئەفوویدا ئێمە هەبەر نەبووین ئاخری لە یەکی هەشت ئەفوویدا یەکی هەشتی 95 بەڵێ بەڵێ یەکی هەشتی 95 ئەفوویدا 21 حەوت ئەفوویدا 21 حەوت ئەفوویدا وتمان نەزاتمان بوو ئیتر ئەوە بوو 10 ڕۆژ 15 ڕۆژ بەسەر چوو هیچ لە گۆڕێ نەبوو لە یەکی هەشتیان دوی هەشتی 95 ئەفوویەکی تریدا ئەلەوەیدا لا نوێژدا بووم گەر گوێم لێبووم وتی قەرار مەجلیسی فەورەوە دەچووکە بۆ هەموو ئەوانەیە بە هەر مەبەستێکی سیاسی گیراون ئازاد بکردن تر ئەوە بوو لە 3 ڕۆژ خۆی گەورە کردی لەوێ نەجاتمان بوو یەکسەر گەڕێتەوە بۆ ڕانیە یەکسەر گەڕامەوە بۆ ڕانیە ئەو کاتە تەمەنت ئەو کاتە وەڵڵاهی جا بڵێن تەمەنم چەند بوو بوومە 25 ساڵ تقریبا 25 ساڵ یەکسەر تووشمە مەقەڕی بزوتنەوەی ئیسلامی خۆمان ماوەسا عەسەبا بکرد پێشوازی لێکردم نەچوومەوە مەڕاست چوومەوێ یعنی پێشەوەی کە لە زیندانیا بۆ غریب هاتیتەوە ڕانێ چووتە مەقەڕی بزوتنەوەی ئیسلامی و کات چوویتە ماڵەوە والله ما وار راحتوين ويجهات أنها إسلامك وبجواني قرتي وكما وصل الطهر عقائدي هات مشكي وخام مشكي شيء بجواني إسلامك ورقد محالة لي بالرغم من هذا ما وصلتو سبارت بوي كبيشتر هندي قصة كرد وكو خوي أواني كلم زنداناني أبون وكو خوي برجسته نكرا والناوي هندي خلق پێت وایە بۆچی بۆ نمونە دەبێ هەندێک کەس لێرە ناوی نەهێنرێت یا ناوی بیر بچێتەوە مامۆستا هەلەرجان ئەمن دەمانگ لێرە کۆنترین کەس بووم لەم سەجنەدا لەم سەجنەی ئێرەدا ئەو مودەی لێرە بووم دەمان کۆنترین کەس بووم 23 دەم کاک شێرزاد وان 6 نەفر من داوانی دروستنەوەی ئیسلامی ڕەمی کران لە دوای ئەوانەوە کەس لە من کۆنتر نەبوو تا ئێستا گوێت لە کەسێک لە حەمەسوول لە سەجن بووە حەمەسوولی سەجن خەڵکی ڕانیە و لەسەر بزوتنەوەی ئیسلامی لێ لە سەجن بووە ڕۆڵی باس لەوە کرد کە زیندانیەکی زۆری بزوتنەوەی ئیسلامی لێرە بووە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە بزوتنەوەی ئیسلامی لە دەرەوەش لەو خەباتەی کە دژی ڕژێمی بەعەز دەیکرد ڕۆڵی بەرجەستەی هەبوو خۆبەنجێن ئەمە خۆ بێئاگانە بووین لەشت بەڕێگە بۆ خۆشمان نەمازانین لە ڕێی مامۆستا بەڕێزەکان هەواڵمان پێ دەگەیگە دانیشتنی حیزبی بەعەز کراوە یعنی قسان لەی کراوە تویانە هەست حەرەکەیەک هەبێ احتیمالی هەیە بتوانانی چارەسەرێکی بەس کە حەرەکەیەک بە ناوی ئیسلامەوە داوای مافی خۆی کرد محاڵە چارەسەر بکرێت تەرکیزیان بکەنە سەرێ ئیتر ئەو کاتە ئێمە بەژن و بە پیا و بە هەموو شتێکەوە هەر ینی بەڕاستی هێرشمان کرایە سەر ئەوە بوو تەمان بەڵام زۆر بەداخەوە خوازم کردی کەس باسی ئەم لانە ئیسلامی ناکە بە هیچ شێوەیەکی هیچی کرد بێ هیچی نەکرد بێ بابێن ئەو هەموو هاوڕێکانی سجنم تەحەدا دەکەم بتوانن یەک لەفەر بڵێ حەمەسوود ئێترافی کرد بڵێ حەمەسوود ئێعترافەکەم تەبەن کردووە ئێعترافێکی بەڵام وە کە بەس خۆم تێداچم برانی دەرەوە بە ئازادی نەزاتیان ببێ یعنی برای گرسی ئێعتراف کە سوێن بەخوا وتم ژیانەکەم گەر زانیت ناوی کەس دەدەی ناوی من بدە کاک سەید جەلال وتم خۆم و خۆت بڵێ ئەم دوومە بەیەکەوە شەبەکەی بووم بە ئەو دوومە ئیعدام کرێ برانی دەرەوە نەزاتیان بێ بۆ خەڵکی پێوەکەین تەنظیمی کۆمەڵەم دەناسی سۆژگەرانم دەناسی تەنظیمی شوعیم دەناسی تەنظیمی پارتیم دەناسی هەموو دەناسی کەس هەمدوورە دەستی ئەمە ئەزیەتی نەبوو کەسی بۆچی بەم دڵسۆزی بۆ پاشی هاتین کەس باسمان ناکە
بە هیچ شێوەیەک یعنی خۆ باس نەکەمە بۆ خۆمان کردو ئینشەڵڵا ئەجر وەردەگرین بەڵام هەر خۆش ئەگەر لە دروستکردنی ئەم ئازادیە دەستمان هەیە با باسیش بکرین لەم سجنەیدا سوێن بەخۆ لەو قاعەیەدا چەندەها کەس نەمانێژ ئێعتراف کە گە لەسەر لایەنەکانی لە فکریشدا نەیاری ئێمە بوون لە فکردا بەڵام وامان کردوتمانە بەبەجێن ئێمە کوردین نەچن ئێعترافکە ساعتێ 2 ساعتێک یاڵدار و نەزاتان دەبێت تەبەن بە هاوکاری برهانی تریش زۆر باش مامۆستا منە مێ دوایین پەیامی خۆت بۆ خەڵک بۆ ئازادی کێستا هاتووەتیدی و بۆ حکمڕانانەش کە ئێستا هەن کە ینی بە جۆرێک مامەڵە نەکەن کە خەڵک داوای ئازادی و نانێکی تر بکات جیاواز لەوەی کە بۆ نمونە ئێستا هاتووەتە بەرهەم یەکەم سڵاوێکی گەرم دەنێرم بۆ هەموو ئەو هاوڕێیانەی ئەندامانی زدوی ئیسلامیگە خۆزگا ئەوانش ئێستا بگەڕابان هەیە ئێستا مقابلە بکران و نەک شەهید بگرابانەیە پێش ئەوانیشەوە برای گەورە و خۆشەویستمان شەهید کەیوان کە بەڕاستی یعنی نازانم چۆن باسی کەم هەندی غەدر بوو کەسێکی ئاوا بەو توانایە بەو هێزەوە ڕۆی خۆی و هاوڵانی ینی سڵاو ڕێزیان بۆ دەنێرم داوا دەکەم لە خۆی گەورە ئینشەڵڵا بە فردەوسی ئەعلایان شادکە بەو خەباتیگە لە سجندا کردیان بەو هەموو خەڵکی کە ژێڕایانێەوە لە سجن وەڵڵا کابرایەکی جیرا بوو فکری مارکسی بوو دەیگوت وەڵڵا حزبی بەعز بزانێ ئێوە دەکەن لێرەدا بەرتان دەدا کابرا بە کافری داهات وەڵڵا بە معلوماتێکی تەواوی دینیەوە دەگەڕایەوە ئەوە سڵاو ڕێز دەنێرم و ژیانی ئەو شەهیدە بەڕێزدارەی کە لەگەڵمان بوون خۆزگە هەمویان ئێستا ئەوە بتوانم مقابلەیان کردە و داچیان پێیان شادبانایەوە ئەوە لایەکەوە سڵاو ڕێزیان بۆ دەنێرم دووەمیش هیوادارم لە ماوە سەلاحەدین باهادی ماوەسا عەلی باپیر کاک حاجی عیرفان کە ئێستا من ڕاوێژکاری جەنابی کە عیرفانم بۆ کاروباری کۆمەڵایەتی لای گەورەم هیوادارم کە حاجی عیرفان لەگەڵ ئەوان و ئەو برایانەی کە ماوەسا عەلی باپیر و ماوە سەلاحەدین ئەو فرمێسکانی من و ئەو تی هەڵدان و شەقە و کارەبای و ڕوودکردنەوە و ئەسیددان و دایک و قوربەسەری دایک و کەس و گەرمان لە پێش چاویان بێت لای خۆشگاتان لێ دەکەین ئەگەر کارێک نەن ئەو لانە ئیسلامێنە نەبنەوە یەک برا نەبنەوە برا و کەسی یەکتر زۆر زەحمەتەمەتی هەڵدانمە خۆ ڕۆژان فەرقیان بە هیچ کەس نەکردووە ئێستا ئێوە ئەوە دوور بن لێ گەر شتێک هاتوۆتە پێشە هیوادارێت و تۆڵیکەن ئەوە دوو خاڵی سێمیش پەیامم بۆ لایەنە سیاسیەکان هەر لە پارتی و یەکێتی و ئەگە گۆڕانی شاتوتە پێشێ و ئیش و ئەسکو هەموو لایەکیش ئەمتی هەڵدانەی ئێوە کاکە لێرە برادرانی ئێوە ڕوود دەکرانەوە قسەیان پێ دەگوترا داعدا لە خوشک و داچیان دەکرات تی هەڵدارێن دەخوارد سوکاتیان پێ دەکرا ڕەمی دەکران لێرە نەفەرەوە بە پێلاخە کوشتیان لە پێش چاومان خوا ئاگادارە تا ڕوحی دەرس و لێرە کوشتیان هەر لە پێش چاومان ئێستا لە پێناو پارە پولێک و لە پێناو بیرە نەوتێک لە پێناو هەڵەیەک لە پێناو پەڵەیەک دێن ئەم خەڵکە ئاوا لە برسی دەکەن و قڕ دەکەن ئەمە تاریخە دەینووسێتەوە تاریخە دەینووسێتەوە سپەینێت خوا چۆن لعنەت بۆ سەدام هاتووە لعنەت بۆ ئێوەش نەیە دێ مێژوو ڕەحم بە کەس ناکە هیوادارین ئەو فرمێسکانە ئەو بەتانیانە ڕۆژێ لە ڕۆژان ئێمە زانی چەند خۆشحاڵ بین بەتانێکمان هەبێ خۆی پێدا پۆشین چەند خۆشحاڵ بین کە ئەسپێیەکان کەم بن لە جەستەماندا لێرە زنێویان بە هەموو سەرکردایەتی کورد دەگوت وەڵڵا زنێویان هەب بەلا مستەفای ڕەحمەتی بە بنەماڵی مام جەلال هەر بە کاک نووشیروان بمەوەسا عەلی باپیر قەت نادەگوت المجرم عەلی باپیر ئەشەغ عوسمان عەبدولعەزیز حەزاق سینان ناشرینیان پێ دەگوتن بەخۆ بە کەس و کار و بە هەموو زنێویان بە هەموو سەرکردەکانی کورد دەگوت بە یەک دەنگ ئێستا ئێوە لە پێناوچدا ئەم میلەتە ئەوالێ دەکەن هیوادارین کە ئینشاءالله ڕەحم بەو میلەتە بکەن و تۆزی بێنەوە سەر خۆ ئاگاداری تی هەڵدانوبووی ئەم کاتێ هێناوەتە پێشەی بۆتان لەبیرتان نەچێت سپاس مامۆستاگیان سپاس بۆ دەرفەتەی گەنجەکانش ئەو بڵێم هیوادارم گەنجەکان بە جوانی تۆزی گوێ لەم قسانەی ئێمە بگرن بزانن داخۆت چۆن هاتوۆتە بەردەستیان تخوا ڕێزی ئەوەی بگرن سپاسانەکەم زۆر ممنونتانم بۆ ئەوەی بۆ ئەم بەرنامەی کە بۆتان ڕاقساندم کە یەکەم کەناڵن ئەم ئیشەدا کرد دەستان خۆش سپاس بۆ تۆش مامۆستا بۆ دەرفەتەی کە بێمت بەخشی سپاس بۆ ئەوەی بینەرانی عزیزیش کە تام کاتە لەگەڵ ماماونەتەوە بۆ هیوایی کە هیچ کاتێکی تر هیچ کوردێکی تر لەسەرم جیهانەدا لەسەرم زەویەدا نەسەرمای بێت و نەگەرمای بێت و جارێکی تر هیچ کوردێکی تر ئازار بەدەستی ناحەزانی خۆیەوە نەبینێت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ